سڵاو ئەزیزانی من ئەم کاتتان باش لە کەناڵی ئاسوی زانکۆ لەگەڵتانین بۆ درێژەدان بە ڤیدیۆکانمان سەبارەت بە زانکۆ و پەیمانگاکانی هەرێمی کوردستان لە کۆلێژی زمان ئەو بەشانەی کە لە یەک زانکۆدا هەن لەکوێن وە کامانە بەشن کەمترین کۆنمرە وەرگیراوەکان بە زانکۆلاین و پارالێل و ئێواران چەند بووە ئێوەی خۆشەویست ئەتوانن بینەری ڤیدیۆکەمان بن و بزانن ئەم بەشانە و داتا و زانیاریەکانی چین. ئەوەی بۆ ئێوەی خۆشەویستمان باس کرد لەو خشتەیەدا بریتی بوو لە کەمترین کۆنمرە وەرگیراوەکان بۆ ئەو بەشانەی لە کۆلێژی زمان لە یەک زانکۆی هەرێمی کوردستان و لە یەک شاردا هەن بە هیوای ئەوەی داتا و زانیاریەکان جێگای سوود و ڕەزامەندیتان بێ. ئێوەش لایک و کۆمنت سەبسکرایبی کەناڵەکەمان لە یاد مەکەن.